فەرمونگیان. ئۆکەی یەک بەشدار بووی تری ژوەرەگرم و دوایوایان نێرم بۆلاتان چۆنی؟ باشم چەند جار ناوم لێ پرسی؟ والله يمكن 4 جار و 3 جار شدم ئەی لە سەرەتای بەرنامەوە لە کاتی تێستەوە تا ئێستا چەند جار پرسی؟ باي 3 جار هەبوو من هەستەکەم 20 جار. والله ناسانم خۆتی ئۆکەی پێم بڵێ ئامادەی چۆن خۆت ئامادە کردووە پرۆڤت؟ بەخوازە ئامادەمە ئەی لەگەڵ مامۆستا بەیار چۆن پرۆڤتان کردووە؟ ئەز بەڕاستی گەلێکی سپاسیە مامۆستا بەیار دەکەم گەلێکی بوومە یعنی ماندی بوو ڕێز و سلاوێن بوو گۆرانێکەوە بەدڵە کە مامۆستا بەیار هەڵی بژاردەوە بۆتان؟ والله ئینشاءالله بەدڵ ئۆکەی ئێستا توان بڕۆنە ژوورەوە بۆ سەر ستەیج بۆ لای دینا و دەرباز و ئەندامانی لیژنا من لێرە گوێتان لێگرم. دینا دەرباز ئەوە جەماعەت هاتن بۆ لای ئێوە فەرموون. باز ژیلە بەڵێ گروپی تو خەون بووی هەمی گاڤا یێنە سەر شانۆ ئەم گروپە زۆر خەتەرە من خۆم لێیانە ترس